سۆشیال میدیاکان و تیڤیەکان و کەسانی شارەزا کە دێن بۆ وڵاتەکەمان بەڵام کتێب گرنگیەکی زۆر زۆری هەیە کە دەبێت پەرەی پێ بدرێت و وڵاتی ئێمە هەژارە بە خوێندنەوە و زانیاری دروست و ئەم جۆرە شتانە و پێویستە ڕۆژانە یاخود کاتێک بۆ خۆمان دیاری بکرێن بۆ گشت تەمەنەکان چ مناڵ بێ گەنجان لە قوتابخانە و زانکۆ پەیمانگاکان یاخود کەسانی تر لە دەرەوە پێویستە کاتێک تەرخان بکەین بۆ کتێب خوێندنەوە کە زانیاری زۆر زۆر باشی تێدایە و سوود دەگەینێ بەگشت لایەک. وا پێویست دەکە هەموو مرۆڤەکان هەموو جیلی کورد دەبێت کتێب بخاتە ناو مۆبایلەکەی وەکو بەرنامجێک بەکاری بهێنێت هەر کاتێک لە سەر کارەکە تۆزێک ڕێستت یان مەجالێکت هەبوو ئەوە بتوانی کتێبەکان بەکار بهێنی ئەمەش ئاستی ڕۆشنبیری و زانیاری خۆتی پێ زیاد دەکەیت. بەڕاستی یعنی خوێندنەوەی کتێب زۆر پێویستە لە ژیانمان کو بەشەر پێویستی بە کو مرۆڤ پێویستی بە ناخواردن و وزە و چارەچەکان ڕۆژانەیە هەروە مێشتیش پێویستی بە ئەو وەرزشە هەیە کە خوێندنەوەی کتێبە هەتا ئارام بکتەوە بتانی شتەکانی خۆی بە جوانی بەڕێوە بباتن لە بۆ ئارامی ڕۆحە لە بۆ فێربوونی هەموو شتەکانە. یەکێک لە هۆکارەکانی پێشکەوتنی کۆمەڵگا خوێندنەوەی کتێبە با من و تۆش ببین بە هۆکارێک کە بەهۆی خوێندنەوەمان بتوانین کۆمەڵگاکەمان بەرەو پێش ببین. بەداخۆ لەگەڵ بەرفراوانبوونی تەکنۆلۆژیا بەگشتی و بەرەو پێشچوونی جیهانگیری لە سەرجەم کۆمەڵگەکانی جیهاندا وای کردووە خوێندنەوە و بەزری خوێندنەوە بەرەم لە ئاوازبوون بڕوات بەرەو ڕادەچوونی تاکەکان بەرەو تۆڕە کۆمەڵایەتەکان و کۆمەڵە شتی لابەرا کە وای کردووە بەزری خوێندنەوە بەرەو لاوازی بڕوات کۆمەڵگەدا. خوێندن یەکەمین کتێب یەکەمی مامۆستای مرۆڤە وەروە جیاوازیەکی زۆرش لە نێوان ئەو کەسانە هەیە کە خوێنەری کتێبن و ئەو کەسانەش کە خوێنەری کتێب نین هەروەکو تەنها زێڕەنگریش نرخی زێر دەزانێ وە کتێب بانقێکی پڕ لە زانست و زانیاری و هونەری و هەمەڕەنگە هەروەها توێژینەوەیەکی پراکتیکی نوێی ئەمریکیش ئەوەی دەرخستووە کە ئەو کەسانی کتێب دەخوێنەوە بە دوور دەبن لە دوودڵی و ڕاڕایی و ناخۆشیەکانی ژیانیان. کتێب خوێندنەوە شتێکی زۆر گرنگە بەڵام بەداخەوە لە وڵاتەکەی ئێمە زۆر گرنگی بە کتێب خوێندنەوە ناگەن لەبەر ئەوەی تاچی کورد بەتایبەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوەندا ئاشنانیە بەو هەموو سوودەی کە کتێب هەیەی ئەگەر بێنە سەر ئەو وڵاتانەی کە پێشکەوتونەوە وەکو وڵاتێکی وەکو یابان هەر تاکێکی یابان ساڵانە بەلای کەم 80 کتێب دەخوێنیتەوە بۆیە دەبێن وڵاتێکی پێشکەوتووە یابان یعنی لە هەموو ڕووەکانەوە ئەم وڵاتە زۆر پێشکەوتووە. ئێمە وەکو قوتابی پێویستمان بە خوێندنەوەی کتێبە کتێب هەتا چەند بخوێنینەوە سوودی زیاترە و خوێندنەوەی کتێب ینی لە ئاستەکان چەند ئاست ینی لە منداڵی هەتا گەورەی بخوێنی چەند کتێب بخوێنی ئاستی ڕۆشنبیریت زیاتر دەبێت کتێب سەرچاوی ژیانە کتێب هاوڕێیە.